لا تۆریەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستانە باز لە ئەو کەسان دەکەین کە لە خانەی بە ساڵە چوان بابزانین ژیان و گوزارکردنیان چۆنایە لە هەمان کاتدا چەند کەس لەوێدا مەوجودە لەگەڵەوەیدا ئێمە گرینگە ئاماژەی پێ بکەین باز لە خزمەت گوزارەکان بکەین باز لە پێداویستیەکان بکەین کە تا چەند خزمەت گوزاری و پێداویستیان هەیە لەگەڵەوەدا تا چەند گرینگە لەم شوێنانە توێژەری کۆمەڵایەتیدا بوونی هەبێت لەگەڵەوەدا بتوانن لە کاتی هەر گرفتێکدا گفتوگۆ و توێژ لەگەڵ یەکتردا بکەن و تا چەند کار و چالاکی بە تایبەت لە هەندێک بوونە و یادە و ئەم بابەتانە کە بوونیان هەیە کە کار و چالاکیەکان ئەنجام بدرێت لەگەڵەوەدا ئێمە باز لەوە دەکەین کە ئەوانەی کە بەشێکیان تەمەنێکی زۆریان هەیە تا چەند گرینگە زیاتر احتیمامیان پێ بدرێت و بەشێکیان دەکرێت بڵێن نەخۆشی درشخانیان لەگەڵدایە زیاتر احتمام بۆ کەسانە بدرێت. من گفتوگۆی ئەم بابەتانە دەکەم لەگەڵ سەباح دۆسکی کە بەڕێوەبەری خانە بە ساڵە چوان لە دوهۆک شێکی ڕاستەخۆ لە دوهۆکەوە لەگەڵما دەبێت گفتوگۆی ئەم بابەتە دەکەین وردەکاریەکانمان زیاتر بۆ دەگوازێتەوە. کاک سەباح بەیانی و باش سوپاس بۆی لە تۆریەکەی بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری ئەمێ لە سەرتایە گوزەرێ بکەین بابزانین ژیانیان لە خانەی بە ساڵە چوان ئەو کەسانی کە لەوێ مەوجودن چۆن لە هەمان کاتدا چەند کەس لەوێیە. بەیانی باشتر ستهانە وڵا ئێستا 23 دانە لە ماڵی دان عەمران هەیە 10 ژنن و 13 پیاون. بەڵێ ئەی باباز لە ژیانیان بکەین لەوێدا تا چەند گرینگە زیاتر احتیمامیان پێ بدرێت تەمەنەکانیان چۆنن بەتایبەت ئەوانی کە تەمەنێکی زۆریان هەیە زیاتر پێویستە یعنی فۆکس تش بخرێتە سەر ئەوان و گرنگیان پێ بدرێت ئەمە چۆن نایە کاک سەباح؟ وەڵا ستهانە ئێمە پێڕەوە کە ئێمە بە گۆڕەی ئەو پێڕەوە دان عەمر وەردەگیرین پەیڕەوی ژمارە 2 ساڵی 2013 بێت تەمەنی پیا و 6 ساڵ بێت و تەمەنی ئاخرەت 55 ساڵ بتن و شینی حەواندن نەبتن نەب هەر کەسێکی بچیک و ئارمانجی ماڵی بە ساڵە چوان ماڵی دان عەمران یەکگرتنی خێزانە نەژێک بەکردنە خێزانەیە. کاک سەباح باباز لە خزمەت گوزارەکانیان بکەین بابزانین خزمەت گوزارەکان تایبەت بۆ کەسانی کە لە خانەی بە ساڵە چوو ژیان دەکەن گوزەر دەکەن چۆناییە؟ بەێ هەنەخۆن ئەو کەسانە دێن ماڵە دان عەمران پێتوی پرحەتیەکی هەیە پێتوی جهێکی حەواندنێ هەیە پێتوی نوشدارە هەیە بجا ئەم وەکی ماڵە دان عەمران ئەم خزمەتە پێشکەشی وا دکەین مەسەرەن چشلای تەندروستی بە چشلای کۆمەڵاتی بە ینی gelek wara xuvvet giritin şilay mesela tandîma dermanê wan xwarina wan şîşna wan ve şîşnawana çiku ew kesî ête defme ew kesî bê xwe ne pêtivî vê çavdêriye. باش کاک سەباح باباز لە دۆخی دەرونیان بکەین دۆخی دەرونیان چۆنایە تا چەند گرینگە لەم شوێنانە لە خانەی بە ساڵا چوان لەوانەیە بەشێکیان تەمەنێکی زۆر گەورەیان هەبێت ژیانێکی تەمەنێکی زۆر ژیاون چەندین گرفت و بربەست ئەو ئەم شتانە لە ژیانیاندا دووچاریان بۆتەوە تا چەند گرینگە توێژەری کۆمەڵایەتی بوونی هەبێت کە ڕۆژانە گفتوگویان لەگەڵدا بکات و تۆزێک لە دەرونیان لەو دۆخی کە دەکرێت بڵین بەشێکیان هەیەە بڕەوێتەوە. نەبەست تیژەری کۆمەڵاتی هەر کادرێکی لە ماڵی مەسەرەن ماڵە دان عەمرا کار کرد پێتویە ڕەفتارێکا باش سەرەدەریەکە باش گەلوی دان عەمری بکرد بجە خاصەتەن ژی شوارێ دەرونی بە هەکە گەڕی نەخوارێ و وان دان عەمرا وەرێ بکەن ji bîr vekin ku nazanin ku berî vêga bêt beanateke de wekî hevala lê çiku em vadan emra birayet xwet mazin zanî xişkêt xwet mazin zanî deyê ku babet xwe zanîn û xizmeta wana erke neminete û her wextekî haletê derûnî bû çêt ben nûjdarê derûniyê tênem ben cara seryawatkeyn çiprêka nûjdara bi çiprêka vekolerê derûnî bitin çiprêka her kadirê mala dan emra bitin çiku kadirê me jî xir ew teqîben 3-4 salat nav da yanî hemî dar emra wek heval û dey babet xwe dizanin. باش کاک سەباح ئەوانەی کە لای ئێوە مەوجودن کە جەنابچەنە و بەڕێوەبەری خانەی بە ساڵە چوانی دوهۆک کە سوکاریان ماون لە ژیان یاخود نەماون ئەمێ زیاتر ورتر ئاماژەی پێ بکەین.
بله هندك كسو كارتوان تين مشكلة خزانية تين هندك أزي كسو كارتوان نينن حتى ما ديفتونا كري قسم شرعي ما يدري خستي بريقة محكمة يك كسو كارنينا يعني حكمته قبل بتواسيط سروي أو تشواسي نبل يعني قبل حكمت بتاخد عن دوانا يعني هر دو جنايت هين وش هر دو جرايت هين وما عندك شروط هين شروط شكلينا وشروط موضوعينا وشروط موضوعي وقت بيجنا في فحص بدايات بما بدك فحصات درونيه فحصات جلديه فحصات فيروسات انا في حساب الغنية بتأمل بنا كرن في الرادار باز بتأفح حسا حتى بش الفيديو عمري ورقلي باش أي تمنى كان يعني شلون كاك صباح تمن يعني چنه كن لچنو دست بيكا بو چن بقشتاني كلاي او موجودن تمنيان چوانا تمنيوان من موجودة بينجو بين صالي أفراد يابوري وظلام 6 صالي وبري بيقى بجماع إشارات بيداي مالدان عمر دويكي وبتشيكا أم زدت الناشي العدد يواد جرين ام دخواست يعني مثلا بريكا جهة پیوندی دار بريكا وزارت کار و بارد کمالتی مبنی وسار زیادای مب دنگ خوشی جهاندی کو مالک باشتر بو پارزگاه دوی کی دا چیکنو دام بشین پتر خدمت دادن عمرا بکن چکو جمعی برطانیه گلک بابین سر دۆخی تەندروستیان چۆنە چەندێکیان بۆ نمونە ئێمە دەزانین کە ئەوانەی زیاتر تەمەنیان بەرەو سەرەوەی و بە ساڵات چوون بەشێکیان نەخۆشی درێژخانیان لەگەڵا بابینە سەر بابەتی دۆخی تەندروستیان. بله ام هر چهار هی با فحص پشکرینن گشتی بود که منوش داره که هی خوبخش المانادان امرا سه پرستار جیل بردستوی او تاندیما درمان توات کن و روزانه مثلا که فحصا سکریه و ضغطیه و باقی بری بگم اشارت بدای هر چهار هی واجب ام پشکرینن گشتی بود که کات ویگا به مدیار بد کات چه اشله هنه دا بشین دیفاعش خارناوی دابین کن و درمان دیو دابین کن. باش بەشێکیان هەیە کە بۆنە تەندروستی زۆر ناجێگیر بێت یاخود نەخۆشیەکی قورسی لەگەڵدا بێت ئەمە لای ئێوە هەیە؟ ئەم وەختی هەکە ژبن کۆنتڕۆلەمە دەکات ئەم ڕاوانەی نەخۆشخانەت کەین نەخۆشخانەت حکومی بچێت ئەهلی بێت ئەهلیژی گەلێک تۆریکارن گەلمە چه مختبرات ئەهلی بن گەلێک تۆریکارن گەلمە بۆ چێکردنا پشتگیرینە بۆ دان عەمرا و مختبر مرکزی جادوی که آنواندی اوجی گرک هاری کارل گلمه و نخوش خانه حکومی جی هر وقت که ما پتیوی بو به مقابل به برانبر او دان عمر تیتا و حواندن و چاره سریوی تیتا کرد. باش امید بیکن با پولینه یعنی باوردی با من باز بکی کاک صباح اوانی که بسالتوی آساین ذکر بلین نخوشی که بسیطیان هیا یا خود نخوشیان لگالدانی اوانی که تمنی که زوریان هیا و نخوشی درشخانیان لگالدای امانه تاچن زیاد یعنی او گرینگا زیاد گرینگی زیادتریان پی بدری لگالو ده امانه جاکراونه تو لای ایوا نه دانت چونه موجودة تا إيشيد فاجر بداية وقت إنا دفنا إيشيد فاجر نينر مثلا إيشيد جلدي بد ما غرفة كابتني أو تشيكري هيك خدنا كده إكشي مثلا إكي إيشا جلدي جد آن من حساسية جلدي جد أميقا في جدات كين ويش دان عمرو دي دانا يتبعيتن شكوا إيشيد أنا بقوستن أم نشيل ناف دان عمرو ده بحويين بابي نستر كاتا كانيان ڕۆژانە ئەوان بەچەوە سەرقاڵن تا چەند کار و چالاکی ئەنجام بدەن کاتەکانیان چۆن پڕ دەکەنەوە ما سه شفتت فرمانبرا و کارمندایتین شفتك دامت يد حتى نيفرو ايك نيفرو دامت يد حتى المغرب ايك ديش المغرب دامت يد حتى سبيدي يعني تشوف دريوان 24 ساعة يا هاي هر سه هر خارنه واجی المالادان عمره بوده تشکیل هر سه خارنه دانت گرم بوده تشکیل دیش تفراوی نشیده خواردنەکانیان بە پێی پلانە کاک سەباح من نقول أنت هر شهر هيبقى أم فحص جشتي بوتين أو فحص جشتي نجدار ما نضان عمره أو دي برا خدات ديف إيشت وانا أم جدولي داني نخارن الدينه نهر هي سر بخو خارن الدينه يعني ديف بريارة نجدار ما نضان عمره ولجنا ما نضان عمره أو لجنا إشراف سر خارن الدين لە بۆنەو یادەکاندا لە جەژنەکاندا تا چەند کار و چالاکیان بۆ ئەنجامەدرێت ینی تا چەند پەیوەندە کۆمەڵاتیەکانی خۆیان لە نێو خۆیاندا بتەوتر دەبێت
ئەمە زیاتر باز لە بۆنە و یادەکان بکەین لە جەژنەکان بکەین کە چیان بۆ دەکرێت. بله روجا که روجا جهانی روجا اکیده روجا جهانی دان عمرانه هک خودی هست اف سالاجی هر سال ما چالاکیت بگیریم هک خودی هست خودی عمر دام اف سالاجی هم دی چالاکی کی بگیریم روجا اکیده روجا جهانی دان عمرانه و روجا 15 شجی مثلا روجا توعیه خلقی کردن هشیار کردن وانا کد تندو تیجی برانبر دان عمرانه اینه ام روجی ساخت کن و مثلا نوروز آجی هر سال هم بواگیری هل کن و چالاکی بود کن و تو زانی جشن مجی مثلا جشن رمضانه جشن قربانه ام وک مثلا کارگیری مالا دان عمرو امرابی مثلا آهنگی کی بود کن يعني تشتكي بوتين اواج بيفا كان كو احساس بكن كوريت نافتا سكارت خدا نل عردكي نبتني ئێوە جەنابچانەکو بەڕێوەبەری خانەی بە ساڵا چوان چ ڕووداوەیەکێ یاخۆ چ نمونەیەکێ کە بۆ ئێمە بۆ بینەرانی باس بکەیت کە تەئەسەر لە یادێ نەچوو بێت و بۆ منە لەوانەیە بەشێکیان بیری کە سوکاری خۆیان بکەن ئەمە نمونەیەکمان بۆ باس بکەیت کاک سەڵاح. خودی تانی هکو بیشن ترادیجی تو سجلک میشه بینن مالدان عمرو مثلا نیهاتینا بری چند روزا کسک مر درجه قرابی چاری جنه بوده يعني او حكمه دي بتاع خدون انتو حكمه دي باشرت اما سايده توصل جنده جارات دل ايش وقتی کسو کار نبن مثلا جنازی باشرت بس ما قانون هاي ديف قانونه دي تسليمي بزيشكي دات يعني او دل دفابت بماوي سي هي بريكا قانوني او دي دنا بلدي وبلدي دي باشرت دي ورقه ما كي دنا ما يعني في حالات تصابوا مجالا ندخوشن يعني ابد كسو كار ني وقت يجي ما كي هفولت لاتي ناف دار عمرو دار مثلا جل خوين جل بد خوين صحبت جات جاي وربكي هر ايكاب مثلا جيوني خوش دزدت انا شويته تحل كده وربكي بيريت خراتي بس كنت باش ناي كنت ناجي بعد 4 سال از فيره وتظن يل ودان عمرو يل وداي بابا دان عمرو كده مالا كده الذهبي بعد محترم يد ما بيقول مثلا بنا 25 و 24 بيقول 20 سنه تحسبت چند ده مدبن ها سر داری کردن وانا رفتار کردن گل وانا گل قبض حبته چیکو ما ياساس جاهي هم تعامل الجرتين وما يسا رب العالمين جاهي مثلا آيات تويت قرآن مثلا تظن يا واضح بستوقع ربك لا تعبدوا إذا إياه وبالوالدين إحسانا أما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما ولا تقل لهما أف وقل لهما قولا كريما ولا تنهرهما واحفظ لهما جناح الذل من الرحمة وقل رب يرحمهما كما ربياني صغيرا يعني تظني آيات واضحة يعني تبيجي شياسايجي مقصرة نابتو لاجل عدان عمري بيجي أوفجي و تو چوا سر دلیل گل وی دیکی بکی وی بابی بکی بیشتر جایی که یک دفعه هات خدا کردن هر دو دفعه هات خدا کردن او وقتی تو حساب خوب که وقتی توی بچیک افدای کرد بر یا شب و نیف شبیت کردی نه یک حتی مثلا شیریب داده تا مثلا حفظت تا بدت سر تاب شد ابر که افدای باباجی وقتی مازم بود لازم توی سر دلیل گل بکی لانه نمونەی وای تیا بێت ئێوەش کەوەکو بەڕێوەبەرن بۆ نمونە گۆشەگیر بێت یاخود ژیانی زۆر بە قورسی تێپەڕاند بێت تا ئەوتمەنەی هێنا بێت لەوانەیە زۆر بەربەس هات بێتە سەر ژیانی لەوانەیە حەز بە تێکەڵی دەوروبەر ناکات بەبوونی ئەو گرفتانەی کە لە ژیانیدا دووچاری بۆتەوە ئێوە لێرەدا چی دەکەن بۆ ئەوان؟ والله دانی چەوانە ستانە ئەم خۆت تێی نەکوڕ خۆت تێی نەکرد خد جينا برا خد جينا بصمام خد جينا حتى بشين يعني في دان عاملين راضي كان وما بيش متى ما بكولاريت جواكي جيتين ما بكولاريت داروني جيتين ما جانب ياسوي جي هاي مثلا هم تشتوانا ام جينا نفسين هم تعامل ديال واتين ضد دينا جهات او السر خدا خب نفسين مثلا ملكة املاك توابت چه گذار بد نگذار بد تحت بمتى گذار نگذار يعني امارتو معقول بنو غير معقول زبن بريكة ياسایی بريكة محكمة أمورد وات بارزين. باشا أنا كلاقي موجودن چني بياو چني عفرته. كادو باري تسد. ألو. بله كاك صباح گرگوی بیستیمنی اما بزام آنی که لای ایوا بنیان هیا لای ایوان چنی کی پیاونو چنی کی عفرتن. کامیان زیاتره؟ مقولت تابعه ده آفرتن 13 پیاون
و ستاره من ذي اشارات جدامتر دي بيراوي اجازات زيت مفتوحه مثلا شروجك حتى هيبك يعني روجك حتى سيروج او تواني بتشتري اجازه و اجازه روجانه جي مثلا يت مدانه مثلا سبيدي بتشت حتى نيفرو درسته نيفرو بتشت حتى مغرب درسته بيت افاجي هاي کاک سەباح ینی حاڵەت هەیە کە سوکاریان بە تایبەت لە بۆنەوە یادەکان لە جەژنەکاندا بێن بیان بنەوە لای خۆیان دەیبرێن تەنها لە کاتی جژن یادەکاندا بۆ چەند ڕۆژە یانی ئەمە ڕێگە پێدراوە لای ئێوە هەیە ڕێکە پێدراوە هەر وەختێکی منم گوتە تەشڕۆژێکی حتا هەیبێکی چیت ئیجازە وەرگیر بچتە نەفتێ سوکارت خوددا و چیزی ڕۆژانە سپێری تێشتا خۆ خۆت بچتە بازاری حتا نیڤرو بێتەوە بێت فراوینە خۆ خۆت جارێکات بچتە بازاری و مەخرە بێتەوە ئاسایل دەفمە چ مشکلەی نەچکەوە پەیڕەوی ڕێکادایە باش بس حالتي مثلا حالتك وقتی مثلا كورونا بو ما نشن ركب دينه تشكو دو اختلاط نكن غير خلقي كورونا نتشتوانا تا چەند ڕۆژ ینی ڕێگە پێدراوە بۆی دیاریکراوە یعنی هەر کاتێک بێ دەتوانن بۆ نەویادیژنەوێ بەدەر لە بۆ نەویاد و جەژنەکان هەر کاتێک بتوانن بیبەنەوە پاشان بیهێننەوە ئەمە هەیە ینی بە پێی یاسا لای ئێوە هەیە تشت ڕۆژێکی ئافریکا تشێت ببەت پشتی هەیبێکە دی بمە بیتەوە بس حدود 30 ڕۆژە 3 ڕۆژ 30 ڕۆژ 30 مانگێک بەڵێ ئەی سەبارەت بە ئیجازت ئاسان بەێ کاکسەوە سەبارەت بە مەرجەکان مەرجی دیاریکراویان هەیە بۆ منە ئەوانە لەوێدا هەبن لەوێ ژیان و گوزار بکەن ستکە دووبارەکە کاک سەبارگیر گوێبیستی منی باز لە مەرجی وەرگرتنی کەسانی بەساڵەچوو دەکەین لە خانەی بەساڵاتوان ئێوەکو بەڕێوبەری خانەی بەساڵاتوان لە دووهۆک مەرجی دیاریکراویان هەیە بەێمان گوتە ئەمێ بەخاو بۆم باس بکەی کاک سەباح بلا ئەد بسمەتە دیت پێڕەوی ژمارە 2 ساڵە 2013 بێت خەلکی هەرێما کوردستانی بێت آن عراقی بت آکینجی هرما عراقی بت آکینجی بت هرما کردستانی وید جیه دان عمری یه ظلام 6 سالی بوری بتن 6 سالو به و یه جنه 55 سال ام بیجنوانا شروط شکلی شروط موضوعی اون وقت دیت وقت اف شروط شکلی دیت دفمه دشتنیکا و کولر گری نخور پرستار گری نخورم دی 4 فحصا دینه و فحصا دی بنا نخوشخانه آزادی دی بمکن فحصا درونیه فحصا بيستيا جلدية وفحصا بالغامية وفحصا فيروسات طبعا بتأثر شر فحصا جي درس در كابن حطام بشين ويدون عمري والكري پێداویستیەکانتان چێ کاک سەباح ئێوە لەو وبتكفيل جهابة تظاني بتكفيل جهابة يعني بتكفيل كاب الصباي خدينا كات نساق بو مثلا أمري خدي كر دام بشين بيواندي بيبكي بيت جنازة خو ببات کاک سەباح باباز لە پێداویستیەکان بکەین پێداویستەکانتان چین بۆ ئەوان ینی لە خانەی بەساڵاتوان بە دیاریکراوی پێداویستیەکان چین بەگشتی يعني دانشتن لەگەڵ دان هەمران بۆن منە لەسەر بابەتی خۆراک لەسەر بابەتی پۆشاک جولوبەرگ و ئەم بابەتانە خدا جلو برد بدوید ویره اسپاسیا خلک دوی که همیه بکم خلک دوی که به تقصیری حتی بگاوی و 4 سال از ویره خلک دوی که تقصیر نکریه به جوازی جلو برگا بگیرش مثلا اسم نظیفاتا بگیرش شامپو بگیره تقصیری نکریه و کدوش دایره حکومیه حکمت جی تشتی بود دابین کتن خاصتا کارگیری پارزگاه دوی که جناب محافظی هر دان عمره که بموچه 45,000 دینار بو تخصیص کردین و گله جی تاری کارن گل ما هر تشتکی ما پی بد و تایبتیجی مثلا ربابری گشتی دکتر شرزاد یعنی هر وقت که ما هوجی تشتکی بین بو ما دابین کتن که چکو تانی حتی بگوی مثلا حکمت و قیرانه و نسلیت دایرات یمن بس امنه هلاینا محتل سبارت درمان و سبارت هر تشتکی چکو یک عرفه که مثلا چاف دیریا جوا کیجی اوج تقصیری بمناطق هر وقت که ما هوجی تشتکی بین بەڵێ زۆر سپاس بۆ کاک سەباح دۆسکی بەڕێوەبەری خانەی بەساڵاتوان لە جوهۆک و شەیک ڕاستەخۆ لەگەڵمان بووی
سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ وردەکاریەکانت کاک سەباح. سەر چاوێت من. بێگومان لە بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوام دەبین، بەڵام لە ئێستادا وچانێک وەرەگرین.